هەر سەبارەت بە زۆربوونی تاوانە جۆرە و جۆرەکان لە عێراق بەڕێز ئەمیر سعدی شارەزای ئەمنی لە بەغدادەوە لەگەڵمانە بێ کاک گەمیر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان هۆکاری زۆربوونی ئەو هەموو تاوانە جۆرە و جۆرە لە عێراق چییە؟ مساء الخير عليكم وعلى كل مشاهدين. بەڵێ ئێوارە ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت زۆر سوپاس. ڕاستەکەی ئێستا تاوانکاری بەرز بووتەوە بە تایبەتی تاوانی ڕێکخراو بەر لە هەموو شیان کە کاری تیرۆریستین بە شارێکی زۆریان بابەتی مامەڵەکردن بە مادە هۆشبەرەکان و دزەپێکردن و بە قاچاغبردنی مادە هۆشبەرەکان و هەروەها بابەتی دراوی ساختە و بە قاچاغبردنی شوێنەوارەکان گەیشت. ئەمانە گەیشتونە تا ئاستێکی زۆر بەرز بە تایبەتی دوای بەکارهێنانی زیرەکی دەستکرد لە ساختەکردنی جێراو لە سەروی هەمووشانەوە ساختەکردنی دۆلار. بۆیە تێبنی ئەومان کردووە کە زۆرێک لە لێکەوتنەکان لە تونند و تۆڵکردنەوەی ڕێکارە ئەمنیەکان ئەو کارەکەی ئەوەیە هەندێک لایەن هەن و هەندێک لایەنی هەن کە تایبەتمەندن بە ئابووری و ئاسایشی ئابووری و هەندێک دامەزراوەی دیکە هەن، نەک تەنیا لە حکوومەتی فیدرالی بەڵکو لە هەرێمی کوردستان و لەلایەنەکانی دیکەش پێویستە ڕێکاریەکانیان تۆتر بکەنەوە و مامەڵەیەکی باشتر و هەماهنگگیەکی باشتر لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی هەبێت بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی تاوانە ڕێکخراوەکان و دەکرێت بەڵێن یەکێک لە گەورەترین ئەو چاڵانەی کە پێوەستە بەم بابەتەوە بابەتی دراوی ساختەیە و توانراوە زۆرێک لە کەسەکان دەستگیر بکرێن بە تایبەتی لە هەندێک ناوچەی وەکو عێراق و لە هەرێمی کوردستانی لە سلێمانی هەبووەوە. ڕەنگە بابەتێکی دیکە پەیوەندی بەوە هەبێت کە لایەنی هەواڵگرەی ڕێکاری تۆڵی پێویستمان نییە و ئەوەشمان لەبەرچاو بێت هەندێک کەس کە تا ئەم تاوانە ئەنجام دەدەن ڕاهێنانی تایبەتیان وەرگرتووە و زۆر کاتێش ساختەکردنی دراو لە دەرەوەی عێراق دەبێت و دەنێردرێتە نێو عێراق. کەواتە ئەو کەسانی کە ڕاهێنانی تایبەتیان پێکراوە بوونی ئەو ژمارە زۆرە لە چەکدار لە گروپی چەکدار با بڵێن لە عێراقدا هۆکار نییە بۆ زۆربوونی تاوان؟ بۆ ئەوەی ڕوون و ڕاشکاو بین ڕەنگە هەندێک لایەنی گروپە چەکدارەکان هۆکار بن بۆ تێکچوونی بارودۆخی ئەمنی و دەرزی تەشەنەکردنی ئەم بابەتانە بن و پەیوەندیان بە بڕیار بەدەستانی و بڕیار بەدەستی سیاسیەوە هەبێت بە تایبەتی لە بابەتی بازرگانی کردن و کۆنتڕۆلکردنی ڕێگەکانی بازرگانی. بەڵام بابەتی کۆنتڕۆلکردن واتە ئەم تاوانە هەڵاوێردانە ڕەنگە هەندێک لایەنی تاکوتەرابن. بەڵام ئەگەر باسی تاوانی ڕێکخراو بکەین کە لەگەڵ لایەنی نێودەوڵەتی ئەنجام دەدرێن و ئامارێک هەیە کە دەگەڵی 133 خاڵی تاوانی نێودەوڵەتی بە قەچاغبردن و مامەڵەکردن بە مادە هۆشبەرەکانەوە هەن لەسەر ئاستی جیهان. کەواتە ئەمە تاوانێکی ڕێکخراوە و ژمانەیەکی زۆر بەرزە لە بیانیەکان لەم ڕۆتە کار دەکەن و ئەم بابەتە دروستە بۆەوەی کە کێ لە پشت ئەم گروپە چەکدارانەیە و چۆن مامەڵ لەگەڵ ئەو وڵاتانە دەکەن کە ئەم پارە لە وڵاتان دیکەوە دێتە نێو عێراق و یاخود چۆن خۆیان دراوەکە ساختە دەکەن و عێراق دراوەکە کە دراوی بیانیە دەبەنە دەرەوەی عێراق. بۆیە پێویستمان بەوەیە لە ڕووی هەواڵگیریەوە ڕێکارەکانمان تونتر بکەینەوە، دەستگاکانی ئاسایش باشتر بکەین، وەکو گوتم تەواوی حکوومەتەکان، حکوومەتە خۆجێیەکان، حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی فیدرالی بۆی بتوان لایەنێکی ئەرێنی لە ڕاوەدانانی ئەو گروپانە بین ئارە یاسا بەر لە هەموو شتێک لە ڕێگەی دەستورەوە دەتوانێت زۆرێک لە بابەتانە چارەسەر باشە. کاگەمیر تاوانبارێک کاتێک کە تاوانێک ئەنجامەدا و دەستگیر ناکرێت تا چەند ئەبێتە هۆکارێک بۆی کە خەڵکی دیکە ببێتە هاندانێک بۆ خەڵکی دیکە تاوان بکەن چکە دەستگیر ناکرێت سزا نادرێ.
جارێکی دیکەش بۆ ئەوەی ڕاشکاو بین کاتێک دادگا بە سیاسی دەکرێت لەژێر دەسەڵاتی کۆمەڵە کەسێک یا خودلایەنێکی سیاسی دەبێت بە دیاری بە دڵنیاییەوە ئەو کاتە یاساوەکە خۆی جێبەجێ ناکرێت سەیری ئەو ڕوبەڕووبوونەوە سەکداریان بکەن کە ناوەناوە لە لایەن ئەو کەسانە دروست دەبێت کە تاوانی ڕێکخراو ئەنجام دەدەن وەکوانەی مامەڵە بە جەستەی مرۆڤەوە دەکەن بازرگانی پێوە دەکەن و وەکو ئەوانەی کە چەکی قورس و مەمناوان بەکاردێنن کە بۆتە تەنانەت هۆکاری کوژرانی زۆر ئەندامی هێزە ئەمنیەکان بۆیە پێویستە بابەتی سیاسی بەر لە هەموو شتێک یاخود دەسەڵاتی سیاسی لە دەسەڵاتی دادوەری جیا بکرێتەوە بۆ ئەوەی هێزی ئەم دەسەڵاتە باشتر دەربکەوێ و بوارێکی باشتر بۆ جێبەجێکردنی یاسا بێت بۆ ئەوەی دەستگا دادوەریەکان لاواز نەبن و دەستگا ئاسایشەکانوان بە هەمان شێوە ئاو کاتە ئێمە دەتوانین بڵێن یاساوەک خۆی جێبەجێ بکەین و هەموو کەسێک لە بەردەم یاسا یەکسان دەبێت لە ژێر چەتری یاسا بۆ ڕێگریکردن لەو تاوانەوە لە پێشەموشان چاوانی ساختی درراو زۆر باشە کاگەمین بێگومان بەشێکی زۆری تاوانەکان بە چەکەکرێ ینی فرۆشیارانی چەک لە عێراقا زۆرن ئەو کەسانی کە بازرگانی بە چەکەوەکە لە عێراقا زۆرن ئەم ژمارە زۆرە چەکەی کە لە عێراقدا هەیە تا چەند هۆکار بووە بۆ ئەنجامدانی تاوان بەدڵنیاییەوە یەکێک لە مەترسیدارترین هۆکارەکانی پشتگیریکردنی تاوانی ڕێکخراو ئەو چەکەیەکە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتی عێراقدا بۆ یەکێک لە هۆکارەکان کەڵەکەبوونی شەڕەکانی عێراقا دووە هەمینی شارەوە بکە لە دوای 2003 ڕوویدا چەکێکێ لە دەرەوەی دەسەڵاتی عێراقدا جاسی ئەو چەکە لە بەشێکی سوپا بوو بێت و بەشێکی دەستگا ئەمنیەکان بوو بێ ئەمە جارێکی دیکە دووبارە بووە لە دوای شەڕی ساڵی 2014 و شەڕی عێراق گروپە چەکدارەکان ئەو کاتە چەکێکی زۆری دەوڵەت بەزایع چووە کەوتە دەستەوانە و مافیا ڕەشەکان با بڵێن ئەوانەی لە بازاری ڕۆژ کار دەکەن حکوومەتی بەڵام حکوومەتی سوودانی ئێستا هەوڵێکی باش دەدەن بۆ پلانێکی باشان هەیە بە هاوکاری حکوومەتی یاریمی کوردستان و وەزارەتی ناوخۆی هەردوو حکوومەت بۆ ئەوەی کۆنتڕۆلی ئەم چەکە بکەن و ماوەی چەند مانگێک پێش ئێستا چەند نووسنگەیەک تایبەت بۆ کڕینی ئەم چەکانە دانرا بە دیاریکراوی چەکی مامناوەند و قورس بە هەمان شێوەش چەکی سوک پێویستە تۆمار بکرێت بۆیە هەوڵێکێ بۆ ئەوەی ئەم پرۆسێسەر بخرێت چەک بخرێتە دەست دەوڵەت بەڵام ئەمە لە سەروبەندی دروستبووندایەوە هێشتا مایەوە نەگەیشتۆتە ئاستی کۆتایی خۆی ئەمە پێویستی بەکات زیاترە زۆر باش کاگمیر شتێکی ترکە لە عێراقا زۆر بەربڵاوە بوونی مادە هۆشبەرەکانە ئێستا خەڵکێکی زۆر ئەتوانێت بە ئاسانی بەدەستی بخات ئەمە تا چەند هۆکار بۆ بۆی کە ڕێژی تاوان لە عێراقا زۆر بێت بەدڵنیاییەوە ئەمە زۆر دروستە و یەکێک لە مەترسیدارترین تاوانەکان لەسەر کۆمەلگەی عێراقی لە دوای چەک بابەتی وڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکانە عێراق پێشتر تەنیا دەواازە بوو بۆ مادە هۆشبەرەکان بەڵام بەداخەوە ئێستا بۆتە خاڵی هاوردەکردنی و بگرە دروستکردنی مادە هۆشبەرەکان ماوەی پێش ئێستا لە ناوچەیەکی هەرێمی کوردستان ئۆپەراسیۆنێکە بۆ چەند کەسێک دەستگیر کران و لە سەماوا کارگەیەک دەستی بەسەرداگیراوە کە کەپتاگۆن و کریستال لێ دروست کراوە کەواتە ئەگەر زۆر بە خێرایی باسی دو ئاماری وەزارەتی ناوخۆ بکەین کە دوێنێ دەرچوو سەبارەت بە توانای وەزارەتی ناوخۆ بۆ بچووکردنەوە یاخۆت سنووردارکردن و ڕێگریکردن لە مادە هۆشبەرەکان ئەوان راپۆرتەکەی خۆیان بۆ نیوەی یەکەمی ساڵی 2024 باسیلیانەوە کردووە کە 6,000 کەس دەرگیرکراوە بەهۆی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و هەروەها زیاتر لە 10,000 تۆن مادەی هۆشبەردانی بەسەرداگیراوە کەواتە 8,000 تەن مادە هۆشبەرەکان کە لە زۆرێکی دیاریکراوە بوون ئەمە ژمارەیەکی زۆر مەترسیدارە بەشێکی ئەفیۆنە کۆکاینە دواتر کاتێکە ڕاقلەکان و حەبی بێهۆشکەن ئەمە ڕنگدانەوەی ڕاستەوخۆ بەسەر عێراقەوە هەبووە دەبێت ئێمە لەوە تێ
بگەین کاتێک دەگوترێ 2 ملیۆن و نیو حەبدەستی بەسەر داگیراوە لە بەسرە ئەمە ژمارەیەکی زۆر بەرزە نیشانەی ئەوەیە کە ئەم حەبەل لە نێو عێراق دروست دەکرێت و بازرگانی زیانی پێوە دەکرێت ئەمە ئەوەیە کە ئێمە باسی دەکەین و دەڵێن مافیا هەیە و خەڵکانێکان دەسوەردان لە نێو عێراق دەکەن بۆ ئەم بابەتە هۆکاری سەرکردچە هۆکاری سەرکەوێ ئێمە نەمانتوانی وەکو خۆی یاسا جێبەجێ بکەین و دەسەڵات یاسا وەکو خۆت بسپێنین بەڕێز ئەمیر سعدی شارەزای ئەمنی لە بەغدادەوە لەگەڵ مابووی سپاس بە ئامادەی بەڕێستان